داگیرکاری بۆ خۆی بەشێکە لە ڕەهەندەکانی توندوتیژی ئەتوانم بڵم لە چوارچێوەی عەقڵەتی توندوتیژی و داگیرکاریش بۆ خۆی سەرچاواگرێ چونکە توندوتیژی بنەمایەکی بەرفراوانی هەیە و لە چوارچێوەی ذهنێتێکە ئەکرێ هەموو جۆرەکانی توندوتیژی بە شێوەیەکی بەرفراوان پێناسە بکرێ و یەکێک لەو بابەتانەی کە ئینسان ئەتوانێت پێناسی بکات و قسەی لەسەر بکات بابەتی داگیرکاریە کە لە چوارچێوەی عەقڵەتێکی فاشیزمدا و لە چوارچێوەی عەقڵەتێکی داگیرکرددا و بە ذهنێتێکی توندوتیژی کە لە ناویدا توندوتیژی و داگیرکاری بەرهەم دەهێنێت بەڕێوە دەچێت و لە ئێستاشدا بەداخەوە ئەگەر لەسەر دۆخی باشووری کوردستان بەگشتی دۆخی ژنان قسە بکەین یعنی دۆخی باشووری کوردستان بەخۆی دۆخێکی هەم ئاڵۆزە هەم قورسە چونکە ذهنێتێکی لە ئێستادا باڵا دەسە بەسەر جیهانە باشووری کوردستانیش بەدەر نییە لەو ذهنێتە و لە ناویدا کۆمەڵگە لە چوارچێوەی ئەو ذهنێتەدا ئاراستە ئەکرێت و بەڕێوە ئەبرێت و ژنانیش لە ناویدا بۆ شێوازە ئاراستە ئەکەن و ژیانەکەن چونکە ئەو سیستەمی لە ئێستادا لە باشووری کوردستان حکم دەکات لەژێر کاریگەری و هەژمونی سیستەمی عەقڵەتی پیا و سالاری کە عەقڵەتێکی کۆنەپارێزیەوە ماوەی سەدان هەزار ساڵە کە سیستەم ئاراستە ئەکاوە کۆمەڵگە ئاراستاکە کۆمەڵگا بەڕێوە دەبات لەو چوارچێوەدا باشووری کوردستانیش یەکێکە لەو جوگرافیایانەی کە لەسەر ئاسی جیهان لە چوارچێوەی ئەو ذهنێتەدا دەخولێتەوە تیایدا کۆمەڵگا ژیان دەکات و چارەنووسی مرۆڤەکان دیاری دەکات و بەتایبەت سەرڕایتەوەی ئەو کێشە و قەیرانانەی کە کۆمەڵگەی باشووری کوردستان هەیەی ئەوەی کە لە ئێستا دەبێتە ڕۆژەفێکی سەرەکی لەسەر باشووری کوردستان داگیرکاریە کە بێگومان لەکوێ جوڵانەوە و تێکۆشانی ئازادی هەبێت و لەکوێ فکرێکی ئازاد هەبێت و لەکوێ سیستەمێک خۆی ئاراستە بکات ببێتە بەدیلی چارەسەری کێشەکانی کۆمەڵگا و لە ناویدا عەقڵەتی فاشیزم و کۆنەپارێزی لەناو بەرێت و بەجێی بێڵێت بە تێکۆشانێکی ئازاد بێگومان داگیرکاری لەو ناوچەیەدا سەرهەڵەدات و خۆشبەختانەش ئەکرێ بڵم گەلی کورد ئەو گەلەیە کە هەمیشە خاوەن هەڵوێز بووەوە خاوەن تێکۆشانێکی مەزن بووە لە بەرامبەر کۆی ئەو توندوتیژیانی کە لەسەر کوردستان بەگشتی بەڕێوە چووە و لە ناویشیدا دژی ئەو ذهنێتی کە کۆمەڵگا ئەچەوسێنێتەوە لەو چوارچێوەدا لە ئێستادا داگیرکاریی بەرفراوان لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە دەچێت ئەکرێ بڵێ ئەم داگیرکاریە پلانێکی جیهانیە و داگیرکاریکی جیهانی کە لەسەر کوردستان بەگشتی بەڕێوە دەچێت بەڵام لە ناویدا لە ئێستادا ئەتوانم بڵم شەڕ و داگیرکاریەکان تەواو لەناو باشووری کوردستانە قوڵبوونەتەوە و لەو چوارچێوەشدا دۆخێکی باشووری کوردستان کە هەیەی قورستر بۆ لەو دۆخێکە تێیدا ژیان دەکات چونکە بەداخەوە لە ئەنجامی 30 ساڵ حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا دۆخی ئێستای گەلی باشووری کوردستان لە منداڵێکەوە هەتا پیرێک دیارە لە هەموو ڕوویەکەوە کە بەڕاستی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەی و تەندروستیەوە کۆمەڵگا بەدەست کێشە و قەیرانە جۆرە و جۆرەکانەوە ئەناڵێنێت و لە ناویشیدا ئەمانە بۆ خۆی بەگشتی کاریگەری لەسەر ژن هەیە چونکە ذهنێتێکی کە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت ذهنێتێکە کە تێدا عەقڵەتی تاگڕەوی پێش دەخات کە کۆمەڵگایەکی مشەخۆر کۆمەڵگایەکی وابەستە بەخۆی دەئافرێنێت کۆمەڵگایە کە ئیتر لە ئاستێکدا مشکی دەوەسێت لەوەی کە مافی بیرکردنەوەی پێنادرێت مافی بڕیادانی پێنادرێت مافی خۆبەڕێوەبردننی پێنادرێت مافی خۆ ئاراستەکردنی پێنادرێت کۆمەڵگایەکە چینێک لە ئاستی سەرودا ئاراسی دەکات و بەڕێوەی دەبات و بەداخەوە لە ناویشیدا دەکرێت بڵێ ژنان چینێکی هەرە چەوساوی و چینێکی هەرە زەحمەتکێشی ناو ئەو سیستەمەن 25 نۆڤەمبەر یەکێکە لەو ڕۆژە مێژوویانی کە لە ناویدا لە ئەنجامی تێکۆشانی سێژنی تێکۆشەردا کە تێکۆشانیان کردووە لە بەرامبەر سیستەمێکدا کە ئەو سیستەمە هەم لەناو خۆی ئەو وڵاتەدا توندوتیژی لە بەرامبەر کۆمەڵگا و ژن کردەوە هەم ڕوبەڕووی داگیرکاری بەرفراوان بوونەتەوە لەو چوارچێوەیەشدا ئەکرێ بڵێن 25 نۆڤەمبەر ڕەهەندێکە بەشێکە لە هۆکارەکانی توندوتیژیەکانی کە داگیرکاران و سیستەمیش لەسەر کۆمەڵگا بەڕێوەی دەبات بۆیە ئێمە بەخۆ بەرپرسیار بینینەوە کاتێک لە بەرامبەر 25 نۆڤەمبەر خۆمان بەرپرسیار دەبینین دەبێت مێژوەکەی و هەم ڕووداوەکانی کە لەو قۆناغەدا ڕوویداوە بۆتە هۆکاری ئەوەی ڕۆژێک ببنایی 25 نۆڤەمبەرەوە دابنرێت بەڕاستی باش بیناسین چونکە توندوتیژیەکان وەک باسم کرد لە سەرەتاوە ڕەهەندێکی بەرفراوانیان هەیە یعنی ذهنێتی داگیرکاری بۆ خۆی بابەتێکە کە گرێدراوی لایەنی توندوتیژیەوە ذهنیتی پیاوسالاری کە بۆ خۆی لە ناویدا کرۆکی لە دایکبوونی تەواوی داگیرکاریەکانی ترە چۆنەڵی توندوتیژی داگیرکاری کە لەسەر کۆمەڵچینی ژێردەست بەڕێوە دەچێت توندوتیژی جەستەیی هەیە توندوتیژی دەرونی هەیە ئەمانە بەخۆی کۆمەڵێک توندوتیژین کە لە ناویدا لە ناو هەناوی ذهنێتی پیاوسالاری کە بۆ خۆی سیستەمێکە کرۆکی لە دایکبوونی تەواوی ئەو توندوتیژیانەیە لە دایکە بێگومان
تندوتیژیەکان بەرفراوانن پێویستە ئێمە هاوسەنگینەوەن تندوتیژیەکان بەڕاستی ڕابگرین تندوتیژی هەردوو تندوتیژیە ئایا تۆ لە چوارچەوەی خێزانێکدا لەلایەن باوکەوە یاخۆ لەلایەن براوە یاخۆ لەلایەن ژنێک بەرامبەر ژنێک ئەکرێ ئەبێ هەر وەک تندوتیژی بیناسیت و خۆ بەرپرسیار ببینی یاخۆ لە چوارچەوەی گەڕێکێکدا یاخۆ گەورەتر لە چوارچەوەی شارێکدا یاخۆ گەورەتر لەوە لە چوارچەوەی ئەو سیستەمەی کە ئەمڕۆ ئێمە لە باشووری کوردستان باسی یەکەین و گەورەتر لەوە ئەو داگیرکاریانەی کە ئەمڕۆ لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت چونکە بیرمان نەچێت دۆخێکی ئێستا یعنی باسی مەسلەی کۆڤید-19 بکەین ئەو دەردەکوشندەی کە بە شێوەیەکی بەرفراوە لەسەر ئاسی جیهان بڵاوبەتەوە یعنی داتایەک خرایە ڕوو کە لە ماوەی 3 مانگ کەرەنتینەدا ژنان ڕوبەڕووی زۆرترین تندوتیژی بوونەتەوە لە ئەنجامیەوەی کە کۆمەڵگا ئیتر ژیان وەستا کۆمەلگا هەمووی لە چوارچێوەی خانووەکاندا ژیانیان دەکرد ئیژ نەمابوو باری ئابووری کۆمەلگا تێکچوو بووە لەو چوارچێوەدا یعنی باز لەسەر ئەوە کرا کە لە سەدا حەبزای تندوتیژیەکان کە لەسەر ژنان کراوە ئەگەڕێتەوە بەوەی کە کێشەی ئابووری ناوخێزانەکان هەبوو مەسەلەی داگیرکاریش بۆ خۆی بەڕاستی بابەتێکە لە ناویدا کە کاریگەری زۆری لەسەر هەموو بوارەکانی ژیان هەیە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە چۆنەڵی شەڕێکی دەرونی گەورە لەگەڵ کۆمەڵگادا بەڕێوە دەبات چونکە لە کۆی تەواوی ئەو داگیرکاریانەی ئێستا لەسەر تورکیا بەڕێوەی دەبات بەداخەوە ئەگەر کۆمەلگای ئێمە ئەمڕۆ چی لە ژنان چی لە پیاوان ئەگەر لە ئاستێکدا خۆیان بەرپرسیار نابینن ئەوە دۆخی نەخوێندنەوەی ئێمە و خۆ بەرپرسیار نەبینین و وشیار نەبوونە لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە لەسەر باشووری کوردستاندا هەیە چونکە بیرمان نەچێت لە ئێستادا پەرلەمانتارێکی تورکیا پەیامەدا لەوەی کە ئەڵێ خاکی کەرکووک میراسی ئێمەیە و ئامانەتی دەستی ئێمە و ئەبێ ئەمە بیپارێزین ئەمە بەڕاستی بۆ خۆی ئینسان ئەگەر لێکڵینەوە بکات زەنگێکی مەترسیدارە لەوەی کە لەوانەیە دەیان شەڕیتری وەک کیمیابەران و وەک هەڵەبجە و وەک کیمیابەرانی هەڵەبجە و وەک ئەنفال و کۆی تەواوی ئەو داگیرکاریانی کە بەحس و داگیرکاران لەسەر گەلی کورد بەڕێوانە بر جارێکتر بۆ خاکی باشووری کوردستان ئەم داگیرکاریانە ئەم کۆمەڵکوژیانە ڕوبەڕوومان ببێتەوە کە لە ناویدا یعنی ژن بێ هاوژی نەبێت کوڕی خۆی لە دەسەیە هاوژینی خۆی لە دەزایە قەیرانی ئابووری کە لە ئێستادا بەداخەوە ئەبێ قەیران لەمە قورستر چی بێکە دۆخی باشووری کوردستان ئەکرێ بڵێ لە ڕووی ئابووریەوە وەستاوە یعنی بە هەزاران گەنجی ئێمە ڕۆژانە بۆ هۆی نەبوونی ئیشێکی باش و بۆ هۆی سەختی ئابووری بۆ هۆی تەرخان نەکردنی ژیانێک کە شایستەی مرۆڤ بێت ڕۆژانە کۆچ ئەکەن بەرەو ئەوروپا کە ئەمە بەڕاستی ڕاستەوخۆ داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و جیهانیش کاریگەری هەیە لەسەر باشووری کوردستان کە ئێمە ئەبینین عەقدی 50 ساڵی نەوت لەگەڵ دەوڵەتی تورکیا کراوە هەموو داهاتی ژێرزەوی کە نەوتە لە سەدا 50 بۆ هەفتای بۆ گیرفانی دەوڵەتی تورکیا ئەڕوات بەبێ ئەوەی داهاتەکە جارێکی تر بگەڕاندرێتەوە بۆ خەڵک و بۆ کۆمەلگا سەرف بکرێتەوە لە ڕووی کولتوریەوە بەڕاستی کە ئەتوانین بڵێ لە ڕووی کولتوری و هونەری و کاریگەریکی زۆر خراپی هەبووە یعنی بەدەیان خوێندنگە کراوەتەوە کە بە زمانی تورکی پەروەردەی منداڵەکانەکە حتا لە گەرمیان خوێندنگەی کراوەتەوە بازەکرێت لەسەرەوەی ئەگەر یەک وشەی کوردی بڵێ لە بەرامبەر یەک وشەی 1000 دینار غرامە ئەکرێ کە بەڕاستی ئەمە بۆ خۆی هێرشێکی مەترسیدارە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی هونەریەوە لەسەر کۆمەلگاکەی تۆ بەڕێوە دەچێت ڕۆژانە بەدەیان 1000 درامای تورکی لە کەناڵەکان ئەمە بۆ خۆی هەمووی هێرشن ئەمە هەموو بخۆی داگیرکاریەک پێش هەموو شتێک بەڕاستی من وەک چالاگوانێکی ژنان هەتا ئێستاش کە لەناو کەمپینێکە بەناوی کەمپینی یەکڕێزی ژنان کارەکەم یعنی زۆر دیقەتی و بابەتەم ماوە و ئەوە یعنی بۆچوونی بەشێکی زۆری چالاگوانەکانی تریشەکە کارەکەن بەڕاستی ژن ئێستا لە باشووری کوردستان ژنێکی سەربەخۆ نییە یعنی بووین بە دوو بەشەوە یان ئەوە تا لە ماڵەوە دانیشتوین دەرگا پەنجەرەمان لە خۆمان قەپات کردووە خۆ دەستمان لە هەموو شتێک بەرداوە خۆمان بەرپرسیار نابینێ لە بەرامبەر هیچ شتێکە ئەڵین چی هەیە با ببێ خۆمان داوەتە دەست قەدەر کە بەڕاستی ئەمە مەترسێکی زۆر گەورەیە و بەڕاستی من ئەتوانم بڵێم لە ئێستادا بەداخەوە لە سەدا 60 بۆ 70 ژنانی باشووری کوردستان لە دۆخێکی وهایە ژیان دەکەن شەرت نییە یعنی بەڵێ ڕاستە بڕۆ چیتە زانکۆکان و جامیعەکان و ڕێژێکی زۆری کچان ئەخوێنن بڕۆ ناو شوێنە گشتیەکانەوە ناو بازار ناو پارکەکان زۆر شوێنی تر ڕێژەیەکی زۆری بەرچاوی ژنان ئەبینیت کە دێن دەڕۆن جموجوڵیان هەیە بەڵام ژنانێکن کە بەڕاستی بۆ پەڕی ئیهمالیەوە بیر دەکەنەوە و جوڵە دەکەن و خۆیان بەرپرسیار نابێنن لە بەرامبەر ئەمەیە کە بەڕاستی ئەمە هێز و قووەت و توانایەکی زۆری ئەوێ تاکو تۆ بتوانی ئەو ژنانە پێ بگەێنی تیان بگەێنی کە بەڕاستی مەترسێکی گەورە لەسەر باشووری کوردستان هەیە و لەسەر ژنیش هەیە و بەشێکی تری ئەو ژنانەی تریش بەڕاستی ئەتوانم بڵم سەربەخۆ نین یعنی لەژێر هەژمون و کاریگەری حیزبدا کارەکەن بەڕاخەوە زۆر دەیان ڕێکخراوی چالاگوانی مەدەنیمان هەیە لە باشووری کوردستان کە بۆ مافی ژن و بۆ مافی مرۆڤیش لە باشووری کوردستان کارەکەن بەڵام دوجار کاتێک لە کۆڵینەوە ئەکەی مانگانە لەلایەن هێزێکی سیاسیەوە دەعم ئەکرێ بڕێ پارەی باشی بۆ سەرفەکرێت هێز و تێکۆشان و قوتی ئەو سنووردار کراوە تا ئاستێک کە ئەبینی بەڕاستی ڕۆژانە تەنها جوڵەیەک ئەکات تەنها ڕۆژەکانی خۆی چۆنەڵی بەسەر ئەبات نابێتە ڕێخستنێکی وەڵام دەرەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا ئەمەش بۆ خۆی جارێکی تر مەترسیدارە بەڕاستی بۆ ئەوە پێویستە ئێمە وەکو ژن
یعنی باوەز لەوە بێنین کە پارتی سیاسی لە باشووری کوردستاندا هەیە باوەز لەوەش بێنین بڵین پرۆژەی ئەم چارەسەرە یا پرۆژەی ئەو چارەسەرە یای ئەو چارەسەرە یعنی بەڕاستی ئێمە وەکو ژن پێویستە یەک جار بە دروستی بیر بکەینەوە یعنی لە ئێستادا چی پێویستە بۆ باشووری کوردستان ژن پێشەنگایەتی بکات یعنی ئەتوانم زۆر بەڕاشکاوانە ئەو بڵم سیستەمی دەسەڵاتی باشووری کوردستان سیستەمێکە کە هیچ کام لەو حێزە سیاسیانی کە هەیە بە ئۆپۆزیسیۆنەکانی شەو کە دروست بووە ناتوانێت بێتە وەڵام دەرەوەی کێشەکانی باشووری کوردستان و بە تایبەت ژنانیش بۆیە ئێمە وەکو ژن لە چوارچێوەی ئەو زیهنێتەوە لە چوارچێوەی ئەو سیستەمە و ئەو هێزە سیاسانەدا چەندە خولانەوە بکەین بەڕاستی وامان لە ئاتۆ لە ئێستادا ناتوانین خزمەت بە پارتەکەی خۆشمان بکەین چونکە دەبینین ڕۆژانە لاوازی پەرتەوازبوونی ئەوان بچووکبوونەوەی ئەوان لەناو هێزە سیاسیەکان و هێزە ئۆپۆزیسیۆنەکانیشتا ئەبینین بۆ ئەوە ژن بەڕاستی لە دەرەوەی ئەوە پێویستی بە گەڕانە یعنی پێویستی بە لێوربوونەوەی بە بیرکردنەوەیە ئەویش یەک بە هاتنە لای یەکی ژنان بەڕاستی کە پێش هەموو شتێک بڕیاردان گرینگە بۆ ژن چۆن بتوانین بڕیار بدەین و هاتنە لای یەکی ئێمە و دروستکردنی پرۆژەیەک یعنی شەرت نییە تۆ ئەو پرۆژەی ئیلا لایەنێک زۆر جار یعنی ژنی بەتوانە و زیرەک و بە ئەزمون و نووسەری باشیشمان زۆرە کە ئەکرێ خاوەن پرۆژەی باشیش بێ بۆ چارەسەرکردنی کێشەی ژنیش و پێشەنگایەتی ژنیش لەناو کۆمەڵگادا بۆ بەڕاستی هاتنە لای یەکی ژنان و یەکبوونی ژنان و دەرخستنی پرۆژەیەکی هاوبەش لە نێوان ژناندا یعنی بە هەموو بیر و باوەڕە جیاوازیەکانەوە بە هەموو ئایدیە جیاوازەکانەوە بە هەموو چینە چێژە جیاوازەکانەوە حتا تەنانەت ئەکرێ لە مامۆستایەکی زانکۆ جێگا بگرێت لە ناویدا حتا ژنی گەڕەکێک کە بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە فرە ڕەنگی ژنەکان و فرە بیر و باوەڕەکان لە ناویدا بپارێزی دوور لە عقڵەتی چینایەتی و پلەدارەتی ژنان پێویستیان بە یەکبوونە و بەڕێخستنبوونەوە پێشخستنی تێکۆشانێکە جیاواز لە تەواوی ئەو تێکۆشانانەی کە لە چوارچێوی ذهنیەتی ئەو سیستەمەی کە لە باشووری کوردستاندا هەیە بۆ پێشخستنی چارەسەرەکان و باوەڕیشمان بەوە هەیە بەڕاستی بەس پێویستی بە تێکۆشانی زیاتر و بە خەباتی زیاترە چونکە لە کۆی ئەو خوپشاندانانەی لەم دوایەدا لە هەولێر لە سلێمانی بینیمان بەڕاستی ئەکرێ بڵێ باشووری کوردستان پڕن لەو ژنە بەهێز و جوانانەی کە دەتوانن پێشەنگایەتێکی بەهەست بکەن هەم بۆ تێکۆشان دژی عقڵەتی داگیرکاری و لە ناویدا دژی ئەو ذهنیەتە ئەو سیستەمەی کە ژن بە کۆیلە بە بنەما ئەگرێ و لە ناویدا کۆمەڵگاش ڕوبڕی چەسانەوە ئەکاتەوە.